السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزانم، یەکێکی تر لە خاڵە گرنگەکان لە ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان بۆ ئێمە ئیماندار و مسلمان ئەوەیەکەوە مانگی ڕەمەزان کۆمان دەکاتەوە. واتە مانگی ڕەمەزان کۆکردنەوەی خێزانەکانە لەسەر سفرەی ناخواردن و لەسەر سفرەی کەوە بەرەکەت و ڕەحمەت و بەزەی خوای گەورە. زۆر جارانکەوە لە 11 مانگەکەی تردا کە دەبینین خێزانەکان بەهۆی کار و کەسابەتی، بەهۆی دەوامکردنی ڕۆژانەیان کەوا ناتوان هەمویان بەیەکەوە لەسەر سفرەی ناخواردن دانیشن، بەڵکو دایک و با و زۆر زار ناتوان لەگەڵ منداڵەکانی خۆی دوو قسان بکات، دوو ئامۆژگاریان بکات، بەڵکو مانگی ڕەمەزان ئەمە دەرفەتێکە بۆ دایک و باوکان و بۆ منداڵەکان، بۆ ئەوەی دایک و باوکان ئامۆژگاری نەوەکانیان بکەن، بۆ ئەوەی بتوانن سوودێک وەرگرن لە مانگی ڕەمەزاندا، چونکە کۆ دەبنەوە هەمویان لەسەر سفرێکدا کە سفرەی ڕەحمەت و بەزەیی میهرەبانی خوای گەورەیە. بۆیە بەرەکەت لە جەمعدایە، واتە لە کۆمەڵدایە، بتوانین ئێمەش ئەم مانگە بە دەرفەت بزانین، کاتێکەوە کۆ دەبینەوە ئامۆژگاری یەکتری بکەین، ئامۆژگاری نەوەکانی خۆمان بکەین، ئامۆژگاری مناڵەکانی خۆمان بکەین، بۆ ئەوەی باسی گرنگی مانگی ڕەمەزانیان بکەین کەوا مانگی ڕەمەزان چەندە گرنگە لە لای ئێمەی مسلمان، بۆ ئەوەی بتوانین ئەم مانگە بە دەرفەت بزانین، بتوانین خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین، بۆ ئەوی خوای گەورەش بمان کاتە ناو بەهشت و پان و بەرینی خۆی و بە خزمەت محەممەد مستەفامان شاد بکات. خۆشەویستمان نوری چاومان صلى الله عليه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.